چۆن خۆمان بپارێزین لە توشبوون بە نەخۆشیە دەرونیەکان. بە حەقەت ئەمە یەکێکە لە ئەو پرسیارانەی ئەوەی کە زۆر لێمان ئەکرێ، بە تایبەتی ئەو کەسانی ئەوەی کە دێن سەردانمان ئەکەن کە کەسانێکی زۆرن ئەڵێ من گرفتی دەرونیم نییە، من نەخۆشی دەرونیم نییە، بەڵام خزمێکم، کەسێکم، ناسیاوێکم نەخۆشیێکی دەرونی لەگەڵایە، من ئەمەوێ خۆم بپارێزم کە ڕوبەڕووی نەخۆشی دەرونی نەکەومەوە. بۆیە ئێمە دایم نسیحەتی ئەو کەسە بەڕێزانە ئەەکەین، ئەڵێن زیاتر بایەخ بدەن بە ئەوەی کە حیاتێکی تەندروست بەڕێ بکەن، واتە لایفستایلێکی تەندروست کە تیایدا پابند بە بەوەی خەوت لە کاتێکی دیاریکراوە بێ، خواردنت هاوسەنگ و تەندروست بێ، بایەخ بدە بە وەرزش، بایەخ بدە بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت، بایەخ بدە بەوەی هەمیشە لە هەوڵی گۆڕانکاریات بیت و هەمیشە هەوڵ بی بەرەو پێش بچیت، هەمیشە هەوڵ بی کە زمانێکی تازە فێربی، ئیشێکی تازە بکەیت، کەسانی تازە بناسیت، هەوڵ بە دوورکەوەرەوە لەو شتانەی ئەوەی کە کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر ناخۆڕۆحت، بە تایبەتی دوورکەوتنەوە لە مۆبایل، لە خەبەری ناخۆش، لە تەلەڤیزیۆن و لە سۆشیال میدیا بە شێوازێک کە ژاوەژاوی ناومێشکت کەم بکەیتەوە. لە هەنێک کاتە ئێمە ئەڵێن هەوڵ بن دوورکەونەوە لەو خصلەت و عادەتانی ئەوەی کە ئینسان وا هەستەکە خۆی ئارام ئەکاتەوە بە شتێکی ناتەندروست. بۆ نمونە بابەتی جگەرە کێشان، هەنێک کەس هەیە فشار و قەلەقی خۆی بە جگەرە کێشان هەوڵەدا چارەسەری بکە، یان ئەوەتانێ هەنێک جار پەنابردن بۆ هەنێ مەواد بابەتی کحول یان بابەتی هەنێ دەرمان کە ڕێگە پێدراو نییە لە خۆتەوە بەکاری بێنی، پەنای بۆ ئەبەی، هانای بۆ ئەبیت بۆ ئەوەی ئارامی خۆت زیاتر بکەیت و بتانی خۆ بپارێزی بە حساب لە نەخۆشی دەرونی، بەڵام ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی جەنابەت تووشی نەخۆشی دەرونی بیت. سمارت وەرچەرخانە.